ئەی بۆچی جاری وهەیە ئێمە کەسێکی دانا زانا ئەبینین ئیمان ناهێنێ، کەسێکی فیزیایی گەورە ئەبینین ئیمان ناهێنێ، کەسێکی طبیبی زۆر گەورە ئەبینین ئیمان ناهێنێ. ڕەحمەتی خوا لە غەزالی بێ نمونەیەکی زۆر جوانە هێنێتەوە، ئەفەرمێ سیرکەن شەمشەمە کوێرە، ئەفەرمێ شەشەم کوێرە کە خۆر نابینێ کەی خەتای خۆرە، خەتای خۆر نییە، خەتا لە خۆیەوەتی کە نابینێ. ئەفەرمێ لە جوانی شەوقی گەورەیە و لە کزی چاوی خۆیە ئیدراکێکی بچووک لە عەقڵیان نییە، کاتێک ئەزانی عەقڵەکەی کوێر ئەبێ ئیتر ئەو ڕۆشنایە گەورە نابینێ، بەڵکو ناتوانێت جوڵە و حەرەکەی تیاکە لە ناو ڕۆشناییە، بۆیە لە ناو تاریکیە ئەمێنێتەوە شەوانیەتە دەرەوە. ئەفەرمێ هەرچ کەسێکتان بینی بەو شێوازە بزانە ئیلا کە پەردەیەک چاوەکانی دڵی داگیر کردووە، ئیتر چاوەکانی دڵیش کە نەیان بینی، ئەو کەسە ناتوانێت ئیمان بێنێ و معریفەتی خوا جەل جەلالوه بناسێ بەچاکی. قصور لە فەهمی ئەمە هەیە بۆ معریفەتی خوا، نەک لە بینینی خوایە، ئەگەنە لە هەموو سوچێکی سەرزەویە دەرک لە هەموو ذڕەیەکە دەرک بە ذاتی باری ئەکەیت و ذاتی خوا جەل جەلالوه. دەی ئەفەرمێ هەندێک جار سبحان الله ئینسان سەرەتا کاتێکە ئیدراک بە مەسائیلی ئولوهیەتی خوا جەل جەلالوه و ڕوبوبیەتی خوا ئەکا، حاڵەتێکی سیر لەم ئینسانە دروسە بێ. ئەفەرمێ یەکەم جار کە ئینسان ئەگەر بێنە پێش چاوی خۆت کەسێک چاوی حیج نەبینە، هیچ لە کتوپڕێکە چاوی پێ عەتا کرێ، نا کەسێک کە تازە سەرەتای عەقڵێتی و عەقڵ پێیە ئەکا ئیدراکەکە هەموو غەریزەی عەقڵ کاتێکە لە خۆیە ئەبینێ. بۆیە زۆر کات گەنج ئەبینی حساب بۆ دایک و باوکی ناکە، بۆ چونکە خۆی ئەڵێ خۆشم غەریزەی عەقڵم هەیە، کاتێ پێ ئەڵێن بۆ شێوازە بڕۆ قەناعەت ناکە. دوای زەمانێک تێ ئەگا کە عەقڵەکەی ئەم لەو کاتە قسووری هەبوو، عەقڵێکی متەتەویرتر هەبوو. لەو ئێمە زانستێکمان هەیە پێوتێ زانستی مەنطق لۆژیک. زانستی مەنطق عەقڵ دایناوە بۆ پاراستنی عەقڵ. چۆن نەبێشتیوە؟ چونکە لە عەقڵەکانە تەفاوت هەیە، عەقڵی سەلیم و ناسەلیم هەیە. عەقڵێکی سەلیم کۆمەڵە یاسای داناوە بۆ عەقڵی ناسەلیم غەڵەت نەکە، بۆ عەقڵی سەرەتای دەستپێکردنێتی دەرکە. بۆی ئەفەرمە جاری وا هەیە لەم کاتە ئەم گەنجە کاتێکەوە عەقڵی سەرەتایەتی تەنها حساب بۆ عەقڵەکەی خۆیەکە، مەشغوڵ ئەوێ بە عەقڵی خۆی زۆر شت لەدەست ئەدا، پێی وایە هەموو شتێکی عەقڵی خۆی تەواوە، دواتر تەجربەی ژیان تێ ئەگەیەنە زۆرێکی هەڵەبوو. هەندێک جار ئەوەندە مەشغوڵ ئەبێ بە عەقڵیەتی خۆیەوە زۆرێک لە ئیدراکەکانی خۆی لەدەست ئەدا، حتا ئەکەوێتە هەندێک حاڵاتی سەیرەوە کە ئاگای لە دەوروبەری نامێنێ، ئەوەندە مەشغوڵە بێ بە خۆی و خۆی بەلاوە جوانترین کەسە، ناوی خۆی بەلاوە خۆشترین ناوە، خۆی بەلاوە بەهێزترین کەسە، عەقڵی خۆی لە پێش هەموو کەس ئەبینێ، لە قۆناغێکی ترا وردە یەتەوە ئاستی ئاسایی خۆی و تێ ئەگا.